وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، هەڵبەتەکردنەوەی مزگەوت یەکێکە لە لەوانەی کە مسلمانان بە شێوازێکی گشتی دەوروڕۆڵێکی سەرەکییان تایە هەیە، بە تایبەتی لە کوردستانی ئێمەیە خەڵقی لە گوند و لادەکانە پێش ماڵەکانی خۆیان پێشی ماڵەکانی خۆیان بیر لە مەسەلەی مزگەوتەکەنەوە. شاری سلێمانی یەکێکە لەوانەی کە مزگەوت ڕەمزی ئاوەدانیەتیایە، وەگە بینین کە شاری سلێمانی کە چەنەها مزگەوتی تایە بە ناوی کەسایەتی و سەرمایەدار و خێرخوازانەوە کە دروست کراوە و ئەوانەی کە لە قەدیم و ڕابردووابوون وای سەر لە نوێژارەتر نۆژە نەکرێنەوە. بێگومان نۆژەنکردنەوەی ئەم مزگەوتانە زیاتر سیمای ئاوەدانی بە شاری سلێمانیە بەخشەیە زیاتر گەشەکە و مزگەوتانێکی تریژمان زۆرە کە بە تایبەتی لە گەڕەکە نوێیەکان و لە شوێنە پێویستەکانە کە شارەوانی و لایەنە پەیوەنددارەکان کە ئەرزیان بۆ دابین کردووە کە مزگەوتەکان دروستەکەنەوە و بەردەوامن لەکردنەوەی مزگەوتەکانی ژاو یانە ڕێژەیەکی بەرچاو مزگەوتی تایە بە چاو شوێنەکانی ترەوە. شاری سلێمانی شارێکە بەرەو گەشەکردن و بەرەو فراوان بوون ئەڕوات و بەرەو ئەو ئەڕواکە یعنی ئەوە نییە شارێ بێ هەر لە چوارچێوەکان مابێتەوەوانە باکسەوە بەرەو گەشەکردن و بەرەو فراوان بوون ڕاچەنە بەرەو گەشەکردن بڕوا ئەوەندە زیاتر مزگەوتی زیاتری پێویستەوە ئەوەندە زیاتر بەدەر لە مزگەوت خوێندنگا نەخۆشخانە بابەتەکانی تریژی هەر بێگومان پێویستە. أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدم. بشتیوانی خوای گەورە ئێمە ئەم مزگەوتی حاجی حەمەد ساڵح بۆسکانی توانیمان وەکو خانەوادە حاجی حەمادی هەورامی و ئەو کەسانەی کە یارمەتی داین و پشوپەنامان بوون توانیمان جاری کە دروستی بکەینەوە 2 ساڵ خەریکی ئەم مزگەوتە 2 ساڵ خەریکی ئەم مزگەوتە بووین و بە پشوپەنای خوای گەورە و یارمەتی خەڵک و لایەنەکان و یارمەتی ئەوقاف و ئەو کەسانەی کە بەژاریان لە نۆژەنکردنەوەی مزگەوتەدا کردووە توانیمان بە 2 ساڵ کەمتریش مزگەوتەکە دروستکەینەوە جاریکە بنیاتی بنینەوە و ئەم مزگەوتە لە ساڵی 1970 کە دروست کراوە تا ئێستا نۆژەن نەکراوەتەوە. ئەمە یەکەم جارەکە دروست بکرێتەوە. دیزاینەکەی کارکسۆرانی بەدیع کردوویەتی و ئەو سەربەرشی کردووە هەر لە بیدایەتەوە هەتا مزگەوتەکە تەواو بووە دەستی لێ هەڵ نەگرتوین و بەردەوام هەموو ڕۆژێک هاتوۆتە ئەم مزگەوتە و یعنی دقە بە دقە و سعات بە سعات لەگەڵمانە بوو هەتا گەشتە ئەم کار. داوا لەخوای گەورە ئەم کارە خێرە لە هەموو لای قبوڵکە بە تایبەتی ئەو بەڕێزانەی کە مزگەوتەکەیان کردوتەوە ئەو بەڕێزانش کە دەست پێشخەر بوون لە ماڵەکە حاجی حەمەد ساڵح و هەروەها حاجی حەمەد عەلی کە دووبارە نۆژەنیان کردوێتەوە. خوای گەورە پاداشتی یەک بێت نوێژ خوێنانی ئەم مزگەوتە باتەوە کە خەمخۆر و ماندوو بوون لە چاوەڕێ کردنەوەی مزگەوتەکەیان و ئێستش بە نوێژ و عیبادەت ئاوادانیەکەنەوە. دیارە ئاوادانکردنەوەی مزگەوتەکان تازەکردنەوەی بەشێکە لە پێویستیەکانی ڕۆژگار، چونکە کە ڕۆژگار پێشەکەوێت دیارە مسلمانانیش بەشێکن لەو پێشکەوتنەی شاری سلێمانی کە جەنابی پارێزگار ئیژارەتی پێدا کە شاری سلێمانی بە شێوەیەکی بەرچاو زای کردووە. بۆیە مزگەوتەکانی زۆرمان شەوەلایەن خێرخوازانەوە سوپاسی خێرخوازانەکەن یەک بە یەک و بە تایبەتی ئەوانەشی کە دیزاینێکی جوان ئەدەن بە مزگەوتەکان و پاشانیش خوا جەزای نوێژخوێنان باتەوە، زانایانی ئاینی باتەوە کە مزگەوتەکان ئاوادانەکەنەوە بە دەرس و بە دەور و بە خوێندن و بە فەقیهەتی و بە خزمەتکردنی زانایان و هەروەها چارەسەرکردنی کێشەی موسڵمانان و هەروەها لابردنی هەموو ناڕەحەتێک لەسەر ڕێگەی موسڵمانان. ڕاستە بەناسینی تۆ بەشەر ئەگا بە خودا مەولایە ساڵی وەسە سپاس بۆ خوا
لەو ڕۆژەوە خۆری زێڕینی ئیسلام لەم کوردستانەیە پرشەی لێداوە و ملەتی کورد بەویست و ئارەزوی خۆی قبوڵی ئەم ئاینە پیرۆزەی ئیسلامیان کردووە، هەوڵیان داوە لە هەموو شار و شارۆچکە و گوند و لادەیەکە کە دەستیان پێی گەیشت بێ لەگەڵ خۆیانە مزگەوتێک دروست بکەن. بۆیە ئەمە یەکێکە لە نیشتە جوانەکانی ملەتی کورد کە ئەمڕۆ هیچ شارێک هیچ گوندێک نابینی مزگەوتێکی تا دروست کراوە و ئەم مزگەوتە جوانەیش کە ئەمڕۆ لە شاری سلەیمانی مزگەوتی حاجی حەمە ساڵحی بۆسکانی کە بەم شێوازە نوێیە کاک حەمە عەلی هەورامی خوا جەزای باتەوە نوێی کردوتەوە و لە ئەساسا دروستی کردووە، ئەمە جێگەی دەستخۆشیە و دوعای خێری بۆکەی. بۆیە جێی خۆیەتی کە ئێمە مزگەوتەکان تەنها بریتی نەبن لە ڕازاندنەوەیەکی جوانترین شت کە ئێمە مزگەوتەکانی پێبڕازێنینەوە بریتە لە خواپەرستی، بریتە لە عیبادەت، بریتە لە برایەتی، بریتە لە یەکقبوڵکردن، بریتە لەوەی کەوا هەمیشە بەدەمیەکەوە هاوکار و هاریکاری یەک بین. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەسێک ماڵێک بۆ خوا لە دنیایا دروستکە، خوای تەعالا لە قیامەتا خانوویەکی بۆ دروستەکە، ماڵێکی بۆ دروستەکە، دەقات لە خانوو ماڵەکەی خۆی جوانتر و ڕازاوتر و خۆشتریش. سوپاس بۆ خوا ئەم مزگەوتانە مایەی خۆشی، مایەی برایەتی، مایەی پەرستش، مایەی ئەوەیە کە بە جوانی عیبادەتەکانمانی تیا جێبەجێ بکەین. بۆیە من جارێکی تر دەستخۆشی هەم لە بنەماڵی حاجی ساڵح بۆسکانی هەم بنەماڵی کاک حەمە عەلی هەورامیەکەم کە توانویانە مزگەوتەکە بەم شێوە جوانە تعمیرکەنەوە، جارێکی تر بنیاتی بنێنەوە و دەستخۆشی لە ئێوەی بەڕێزیش تەلەڤیزیۆنی پەیام کە توانیوتانە ڕووماڵی ئەم ئاهەنگە جوانە بکەن. خوای گەورە بتان پارێزێ و سەربەرز و سەرکەوتوو بن ئینشاءالله. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم.